بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على خير خلقه وآله أجمعين. ئازیزان و خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و میهرەبانی خوای پەروەردگارتان لەسەر بێت. لە بابەتی هەڵوێستە ئیمانیەکان، هەڵوێستەیەکی دیکەی ئیمانی یاخود چەند هەڵوێستەیەکی دیکەی ئیمانی باز دەکەین. بابەتی ئەو جارەمان لەسەر ئەوەیە ئینسانی ئیماندار لە سایەی ئیمانەکەی دڵێکی هەستیاری هەیە، هەر کاتێک تەوبەیەکی کرد ئیمانەکەی لێ ناگەڕێ لەسەر تەوبە بەردەوام بێت و زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. یەکێکیش لە سیفەتی ئینسانی ئیماندار ئەوەیە کە هەڵەیەکی کرد زوو بگەڕێتەوە بۆ خزمەتی پەروەردگاری خۆی و زوو تەوبە بکات. هەڵوێستەیەکی ئیمانی باس بکەین. ئەبوو لوبابەی کوڕی منذر، یەکێک لە هاوڵانی پێغەمبەری صلی الله عليه وسلم، لە کاتێکدا کە دەوری قەڵاکانی خەیبەریاندا بوو، یەکێک لە سەرانی جوولەکە هات و پرسیارێکی لێ دەکات، دەڵێ ئەگەر خۆمان بدەین بەدەستەوە محەممەد چیمان لێ دەکات. لەو کاتەیەدا ئەبوو لوبابە یەکێک لە نەهێنیەکانی جەنگ دەترکێنێت، بۆیە ئەو دڵە هەستیارە پڕ لە ئیمانەی پێی دەڵێ کە هەڵەیەکی کردووە پێویستە بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەبوو لوبابە کاتێک کە ئەم نهێنیە دەترکێنێت، یەکسەر دەچێ خۆی بە کۆڵەکەی مزگەوتێەوە دەبەستێتەوە، دەڵێ هەتاوەکو خوای گەورە تەوبەم لێ قبوڵ نەکات نابێ خۆم بکەمەوە، دەبێ هەر خۆم بە کۆڵەکەی مزگەوتێەوە هەڵبواسم. بۆیە ئەم پیاوە ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم 6 ڕۆژان خۆی بە کۆڵەکەی مزگەوتێەوە هەڵواسی تاوەکو خوای پەروەردگار ئاەتی ناردە خوارەوە و تەوبەی لێ قبوڵ کرد. پێغەمبەر صلی الله عليه وسلم بەلایدا تێدەپەڕی و دەڕۆیشت، گوتی ئەمە بۆچی وایە و بۆچی ئاوای لە خۆ کردووە؟ گوتیان لەبەرەوەی هەڵەی کردووە و دەڵێ هەتاوەکو خوای گەورە تەوبەم لێ قبوڵ نەکات ئاەتدا نەبەزێنێ دەبێ هەر بەو کۆڵەکەیەوە بم و خۆم سزا بدەم. بەڵێ 6 ڕۆژ خۆی بەستەوە بە کۆڵەکەی مزگەوتێەوە تاوەکو ئاەت دابەزی خوای پەروەردگار تەوبەی لێ قبوڵ کرد. ئەو هەڵوێستە پێمان دەڵێ بەڕێزان، ئینسانی ئیماندار کاتێک کە زانی هەڵەیەکی کردووە بۆ ئەوەی ئەو هەڵە و تاوانە نەبێتە ژەنگ و شار بەسەر دڵ و دەرونی ئینسانەوە، زوو تەوبە بکات و زوو بگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. بۆیە خوای پەروەردگار دەفەرمێت: إنما التوبة على الله للذين يعملون السوء بجهالة. بەڕاستی وەرگرتنی تەوبە لەلایەن خوای پەروەردگارەوە بۆ ئەو کەسانەی کە هەڵە و گوناه و تاوان دەکەن بە نەزانی تێدەکەون. ئەو کەسانە ثم يتوبون من قريب، پاشان زوو دەگەڕێنەوە، لە کاتێکی نزیکدا دەگەڕێنەوە لای خوای پەروەردگار، یان بەر لەوەی بمرن تەوبە دەکەن و دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. فأولئك يتوب الله عليهم، ئەو کەسانە خوای پەروەردگار تەوبەیان لێ وەردەگرێت و تەوبەیان لێ قبوڵ دەکات. وكان الله عليما حكيما، خوای پەروەردگار هەم زانایە و هەم کارزانیشە. ئەم بەسەر هاتە بەڕێزان، ئەم هەڵوێستە ئیمانەی ئەو هاوڵەی پێغەمبەر صلی الله عليه وسلم پێمان دەڵێت ئینسان ئەگەر دڵی پڕ لە ئیمان بوو، کاتێک کە هەڵە و گوناه و تاوانی کە دڵی هەستیارە و زوو دەگەڕێتەوە. بۆیە لە دەرس و پەندەکانی ئەم وانەیە بەڕێزان بۆ ئێمە ئەوەیە کە ئەگەر ئیمان لە دڵی ئینساندا بەهێز بوو، لێ ناگەڕێ گوناه و تاوان لە دڵیدا بمێنێتەوە، لێ ناگەڕێ ئەو گوناه و تاوانە ببێتە ژەنگ و ژار. تەماشاکەن جاری وایە ئێمە هەڵەیەک دەکەین، دەشزانین کە هەڵەیە، بەڵام لەسەر هەڵەکە هەر بەردەوام دەبین. ئینسانی ئیماندار لە سایەی ئیمانەکەی هەڵوێستی ئەوەیە کردەوەیەکی خراپ دەکا ڕێک دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار من قریب، لە کاتێکی زۆر نزیکدا، یاخود بەر لە مردنی دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. بەڵێ ئەوە پێمان دەڵێ ئینسان کە خاوەنی ئیمان بوو بەردەوام نابێت لەسەر گوناه و تاوان، هەڵەیەکیش بکات ئینسان هەڵە دەکات، هەموو کەسێک هەڵە دەکات، بەڵام ئینسانی ئیماندار و خاوەن ئیمان زوو دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار. دووهەم لە دەرسوپەندی ئەموانەیە بۆ ئێمە بەڕێزان ئەوەیە کە زوو گەڕانەوە و زۆر گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار، زۆر تەوبەکردن سیفەتی پێغەمبەرانە سەلات و سەلامی خۆیان لەسەر بێت. یەکێکیش لە ئەو سیفەتانەی کە ئینسان خۆی پێبڕازێنێتەوە جێی خۆیەتی بریتیە لە سیفەتی پێغەمبەران، چونکە پێغەمبەران تەواوترینی کەسن لەسەر ڕووی زەوی لە هەموو ڕوانگەیەکەوە، پێویستە ئینسان چاو لەو پێغەمبەران نەبکات سەلات و سەلامی خۆیان لەسەر بێت. بۆیە خوای پەروەردگار کە وەصفی پێغەمبەران دەکات دەفەرمێت: ووهبنا لداود سليمان
ئێمە سولەیمان پێغەمبەرمان دابوو بە داوود نعم العەبد ئەم سولەیمانە چاکترین بەندە بوو بۆچی یەکێک لە سیفەتەکانی ئەوە بوو ئینەهو ئەواب ئەو زۆر دەگەڕایەوە بۆ لای خوای پەروەردگار. ئەمە سیفەتێکی بەرزی ئینسانی ئیماندارە بەڕێزان و سیفەتی پێغەمبەرانە زوو گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار. سێهەم لە دەرس و پەندەکانی ئەم وانەیە بۆ ئێمە ئەو هەڵوێستە ئیمانیە بۆ ئێمە ئەوەیە کە بەهەشت بۆ کەسانێکە کە زۆر دەگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار بەڕێزان، پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار دەکەن. وەکو خوای پەروەردگار دەفەرمێت وأزلفت الجنة للمتقين غير بعيد بەڕاستی بەهەشت نزیک بووە، نزیک خرایەوە، نزیکە بۆ کەسانی تەقوادار دوور نییە. ئەو کەسانە سیفەتیان وایە هذا ما توعدون ئەو بەهەشتە بە کێ وعدراوە و پەیمان دراوە بۆ کێ لكل أواب حفيظ بۆ هەموو ئینسانێک کە زۆر دەگەڕێتەوە بۆ لای خوای پەروەردگار و بۆ هەموو کەسێک کە پارێزگاری لە سنوورەکانی خوای پەروەردگار دەکات. چوارەمین و کۆتاهەمین لە دەرس و پەندەکانی ئەم هەڵوێستە ئیمانی و ئەو بابەتە ئیمانیە بۆ ئێمە ئەوەیە زوو گەڕانەوە و زۆر گەڕانەوە بۆ لای خوای پەروەردگار لە دنیادا مایەی خێر و بەرەکەت و سەرفرازیە، لە قیامەتیشدا مایە سەرفرازی و بەختەوەری ئینسانە بەڕێزان. تەوبە لە دنیادا بەختەوەریە بۆ ئینسان، لە قیامەتیشدا سەرفرازیە. پیاوێک دێتە لای حەسەنی بەسری ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێت، شکاتی ئەوە دەکات دەڵێت بارانمان بۆ نابارێنێت و وشکە ساڵیە، دەڵێ ئەستەغفر الله بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. پیاوێکی دیکە دێ دەڵێ بێستانەکانمان شین نابێت و باغ و باغاتەکەمان بەرناگرێت، دەڵێ ئەستەغفر الله بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. پیاوێکی دیکە دەڵێ منداڵمان نییە چی بکەین، دەڵێ بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار و ئەستەغفر الله بکە. پیاوێکی دیکە دێ سکاڵای ئەوە دەکات دەڵێ فەقیرین و هیچمان نییە و دەوڵەمەند نین و ماڵ و سامانمان نییە، دەڵێ ئەستەغفر الله بکە و بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار. بۆیە ئەوانەی کە لە دەوری بوون دەڵێن یان شێغەت و هەر چوار کەس هاتن پرسیاریان لێ کردی لە هەموویدا هەر گوتت بگەڕێەوە بۆ لای خوای پەروەردگار، هەمووی هەر یەکشت پێگوت ئەستەغفر الله، گوتت بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار. گوتی من لە خۆمەوە نەمگوتووە، چونکە خوای پەروەردگار دەفەرمێت فقلت استغفروا ربكم إنه كان غفارا، بەڵێ بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار، ئەستەغفر الله بکەن، بگەڕێنەوە لای خوای پەروەردگار چونکە خوای گەورە لێ خۆش بوو و لێتان خۆش دەبێ. ئەنجا ئەگەر واتان کرد بەرهەمەکەی ئەوەیە يرسل السماء عليكم مدرارا، خوای پەروەردگار بارانی بە خۆرتان بۆ دەبارێنێ، بارانی بە بەرەکەتتان بۆ دەبارێنێت، زۆرتان بۆ دەبارێنێت. ئەمە یەکێک لە سوودەکانیەتی. ويمددكم بأموال، وهروها ماڵ و سامانتان بۆ زیاد دەکات، زیادتان پێدەدات، وبنين، وهروها کوڕ و منداڵتان پێدەدات، ويجعل لكم جنات ويجعل لكم أنهارا، وهروها باغ و باغات و بێستانەکانتان خوای پەروەردگار بۆتان دەژێنێتەوە بەردەگرن و هەروەها بەرووبوومیان زیاد دەکات. بۆیە ڕۆژێکیان مامۆستایە گوتی کە باسی ئەستەغفر الله و گەڕانەوەم دەکرد بۆ لای خوای پەروەردگار، گوتی وەڵڵا مامۆستا ئەوەی کە تۆ دەڵێی هەمووی ڕاستە، بەخوا من ماوەی 2 ساڵە ڕۆژی چەند هەزار جار دەڵێم ئەستەغفر الله، وام لێ هاتووە هەر داوایەک لە خوای گەورە دەکەم هەموو دوعاەکانم قبول دەبێت، ئێستا وام لێ هاتووە شەرم دەکەم بەڕاستی هیچی دیکە داوا لە خوای پەروەردگار بکەم. خوای گەورە ئێمەش بکاتە خاوەنی ئەو ئیمانە بەهێز و هەستیارە، تاوان نەکەین، ئەگەر تاوانیشمان کرد زوو بگەڕێنەوە بۆ لای خوای پەروەردگار و تەوبە بکەین بۆ ئەوەی لە دنیادا بەختەوەر بین، لە قیامەتیشدا سەرفراز بین. وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.